ئەمە هەڵمەتی لەناوبردنی مێرووە زیانبەخشەکانە لە ئاڵەبجە لەناوبردنی ئەو مێروانەشە کە دەبنەوەی گواستنەوەی نەخۆشیە مەترسیدارەکان. بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی ئەڵەبجە لە ڕێگەی وەشاندنی دەرمانەوە بە شێوەی جۆراوجۆر دەیەوێت ڕێگە لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکان لە سنوورەکە بگرێت. طبعا ئەم هەڵمەتە دەرمانڕشتنە دژی مێروو زیانبەخشەکانە کە ساڵانە ئەنجام ئەدرێت و ساڵانە بۆ ماوەی 7 مانگ بوو، بەڵام ئەم ساڵ بەوەی قەیان دارایەوە کەم کراوەتەوە بۆ 5 مانگ. ئێمە مەحاولێک لەم پێنج مانگەدا تەواوی سنووری پارێزگای هەڵەبجە دەرمان بڕژین. شێوازی وەشاندنی دەرمانەکە بێزیانە بۆ هاوڵاتیان و تامان گیانزەش بەردەوامی دەبێت. هەموو ساڵێک لە وەرزیاویندا چەند حاڵەتێکی نەخۆشی تۆمار دەکرێن کە دەبنە مای دڵڕاوکی هاوڵاتیان. لە بەرامبەردا ڕێوشێنی تەندروستی بۆ ڕێگری لە بڵاو نەبوونەوەی ئەو نەخۆشیانە دەگیرێتە بەر. داواکای لە وەزارەتی تەندروستیوانەیەکە لە مانگی 5 ئەبووە دەستمان پێ بکردایە، بەس ئەم ساڵ دواکەوت حالیان 2 ڕۆژ دەستمان پێ کردووە، لە مانگی 7ەوە دەستمان پێ کردووە بۆ ماوەی 5 مانگە لە مانگی 7ەوە مانگی 11. سوودەکەی ئەوەیە ئەمە دژی مێرووە زیانبەخشەکان و قرتێنەرەکان و مێشوو لە گوازەرەوەکان و ئەمانەیە. ینی لە ئەسڵا نەخۆشیەکە ئەم نەخۆشی تای خوێنبەربوونە لە رووسیا بووە. خۆی لە جۆرێک لە شامپانزی ئاتە لە مەیمونەوە لە سەرەتاوە دۆزراوەوە ساڵی 1946. بەڵام دیارە لە مەیمونە گوازراوەوە بۆ حیوانەکانی کە مەڕ و بزن و ئەوانی تر و لەوانیشە گوازراوەوە بۆ ئەو مێشومەگەزەی کە بە حیوانەوە ئەنووسێ لە مێشومەگەزەوە گوازێتەوە بۆ ئینسانەکە ماڵ بە ماڵ ئەگەڕێن گەڕک بە گەڕک ئەگەڕێن بە تایبەتی ئێستا سەرەتا دەستمان پێ کردووە بە شوێنەکان کەوانەی حیوانیان تیا بەخێوەکرێن. هەڵمەتی وەشاندنی دەرمان و گرتنەبەری ڕێوشێنی تەندروستی سەرەتا لەو شوێنانەوە دەستی پێ کردووە کە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ بوون و ماڵاتیان لێبووە بە ئامانجی ڕێگری لە سەرهەڵدانی هەر نەخۆشیەک بە تایبەت تای خوێنبەربوون. ساڵانی پێشوو 7 مانگ ئەم هەڵمەتە بەردەوام بووە، بەڵام بۆی نەبوونی بودجەوە ئەم ساڵ هەڵمەتەکە بۆ ماوەی 5 مانگ دەبێت. بڕیاریشە چەندین چالاکی جۆراوجۆر بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و پێدانی ڕێنمایی تایبەت بە خۆپاراستنی هاوڵاتیان بەڕێوە ببرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.